ئەو جامە جیهانیەی کەوا 95 ڕۆژ 26 کەس کاری تێدا کردو هەروەکو لە دیمەنەکان دیارە ئێران ناوەندی گەنجانە یاخود کوردستان فاوندیشنە لێرە جامێکی جیهانی دانراوە کە ئەو جامە جیهانیە ماوەی 20 یعنی دەتوانین بڵێن لە ماوەی 95 ڕۆژدا 26 کەس کاری تێدا کردو. من قسەم لەگەڵ جەمیل یوسف کرد کە ئەندازیار و هەروەها سەرپەرشتیاری دروستکردنی ئەو جامە جیهانیە و بۆ 1940 وتی کە 95 ڕۆژ خەریکی دروستکردنی بن کە هەمووی بەکاری دەستی بووە و جگە لەمەش بنیچەکەمان بە ئاڵای هەموو وڵاتەکانی مۆندیال ڕازاندۆتەوە و هەروەها ئەم تۆپەشمان لەگەڵ دروست کردووە ئەو پێکاتانی کەوا بەکار هاتووە گەچ و دار و ئاسمی تێدا بەکار هاتووە و بە 26 کارمەند کەتیدا بەکاری دەستی تێدا ئەنجام دراوە و هەروەها توانیمان لە ماوەی 95 ڕۆژدا دروستی بکەین و لێرە لە ناوەندی گەنجان دای بنین. ئەمەش مانای ئەوەیە کە یعنی ئەو قسانە جەمیل یوسف کە سەرپەرشتیار و ئەندازیاری دروستکردنی جامەکە بووم ئەمە کرانەوەی بەڕووی جیهان و هەروەها کرانەوەی بەڕووی گەلاندا کە ئەم جامە جیهانیە کە بەرزەکەی 3 مەتر و نیوە و هەروەها دەتوانین بڵێن یعنی بنمیچەکەشی و هەروەها ستاندەکەشی قاعیدەکەی 6 مەترە. هەروەکو لە دیمەنەکان دیارە ئەمە یەکێکە لە گەورەترین جامەکانی جیهانی کە لە هەولێر لە ئەربیل ئەڤینیۆ دانراوە و هەروەکو لە دیمەنەکان دیارە چاردەوری کاسەکە یاخود جامەکە ئاڵای هەموو وڵاتەکانە و تایبەت بە مۆندیال دروست کراوە و سەرپەرشتیار و ئەندازیارەکە باز لەوە دەکات کە ئەمە کرانەوەی هەولێر و کوردستانە بە ڕووی جیهاندا.